ئەوتان لێبێ و لەگەڵتان بەردەوامین وەک لە سەرەتای بەرنامەکەیان ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ لە کۆتا تۆری بەرنامەکەمانە میوانداری کاک سۆران جەمالەکەین کە لە ماوەی ڕابردوودا پێشانگایەکی کردەوە کە کۆمەڵێک باڵندەی زۆر ناوازەی لە خۆی گرتبوو لەگەڵ کۆمەڵێک بابەتی ترە کامڕۆ لە بەرنامەکەی بینەریە بن. کاک سۆران بەخێر بێ بۆ بەرنامەی ڕۆژانیان. زۆر سوپاستان راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ڕۆژەی کە ڕێزت پێشانگاکەت کردبوانێ با بینەری راپۆرتەکەی دواتر گفتوگۆکانمان دەست پێکەین. خۆشەویستان راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ڕۆژی کردنەوەی پێشانگای باڵندەی جوانی بینەری و راپۆرتە بن. هۆگربوون بە ژیان لە نزیک ئاژەڵەکان و خۆگرتن بە بەخێوکردنیان بە تایبەت باڵندەکان یەکێکە لەو حەز و خولیانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر ڕوویان تێکردو و هەندێک کەس خاوەنی چەندین جۆر لەو باڵندانن لە پێشانگایەکی کراو و تایبەت بە باڵندە سەرنجڕاکێشەکان لە شاری سلێمانی و لەناو پارکی ئازادیدا ژمارەیەکی زۆر لەو باڵندانە نمایش کران کە تا ڕادەیەکی زۆر جیاوازی هەبوو بە بەراورد بەو شوێنانی کە کڕین و فرۆشی باڵندەکانی لێ دەکرێت. هاوکات لەگەڵ نمایشکردنی ئەم باڵندانەدا نمایشی چەندین جۆر لە خۆراک و پێداویستی تایبەت بە باڵندەکان کران. ئەم جۆرە پێشەنگانە لە هەموو جیهانە بە تایبەتی ئەوروپا ساڵانە بە سەدەها لەم جۆرە پێشەنگانە ئەکرێتەوە و پێشبڕچی ئەکرێتەوە. هیوا و ئاواتمەوەی ئێمەش ڕۆژە لە ڕۆژان بگەینە ئەو ئاستەی کە بە باڵندەی خۆمانەوە بە هەموو جۆرەکانیەوە بتوانین بەشداری ئەو پێشەنگانە بکەین بە ناوی کوردستانەوە. یەکێک لە هۆکارە گرنگەکانی کردنەوەی ئەم پێشانگایە هۆشکارکردنەوەی و کەسانە بوو کە خاوەنی باڵندەن و حەزیان بە بەخێوکردنیانە تاوکو و مامەڵێکی تەندروست لەگەڵیاندا بکەن و نەکەونە هەڵەوە و دوور بن لەو نەخۆشیانەی کە بەهۆی باڵندەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. خۆشەویستان وەک لە راپۆرتەکەدا بینیتان پێشانگایەکی تا ڕادێکی زۆر گەورە کرابوانێ کە کاک سۆران لە وڵاتی دەرەوە هەوڵیا بوو زۆربەی و باڵندانەی کە لە وڵاتانی تر ناسراون و لەوانێ تا ڕادێک زۆر بێمە نابۆ بنهێنا بوونە ناو هەرێمی کوردستانوانێ و لە پارکی ئازادی لە ناو شاری سلێمانیە نمایشی کردن لەگەڵ چەندین شتی ترا کە ئێستا لە بەرنامەکەی گفتوگۆکەین. کاک سۆران سەرەتا با بزانین خولیای تۆ چۆن بوو ئام هەموو تەیرە و باڵندەیت لە خۆی کۆ کردوێتەوە بە خێیانەکەی؟ بەڵێ هەر لەم ناڵێەوە مام کەناوێک مام ڕەفیقە خوا عەفویکە هەر خولای کۆتر و مریشک و ڕێوی ئەوانەی هەبوو دوایە و کاکە سیروان کە لە ماڵەوە دایمە کۆترمانە بوو تاوەکو ساڵی 1984 بە سوتفە کەناریەکم گرت. لە ساڵی 84ەوە بە بەردەوام لە دوای چەند ساڵە وای لاوە بە ژمارەیەکی زۆر کەناریمە بێت و تا ساڵی 1995 پێشووی بڕۆم بۆ هاندەران لە سلێمانیا پەروەردەکەری باڵندەی کەناری بوو. ئێستا توانین بڵین نزیکەی چەند باڵندە هەیە؟ ئێستا لەبەر خۆی ساڵانە 50 جووت کەناریم هەیە کە دوو جۆرن ئەش پێڵن کەناری مۆزایکی سوور و کەناری سوور لەوێ بەخێوم کردووە و بەشداری چەندەها پێشبڕکێم کردووە لە ئاستی ئەڵمانیا و ئەوروپا و دوای ئەوەی کە بڕیارەمە بە بەردەوامی بگەڕێنەوە بۆ کوردستان هەوڵما چەند جۆرێکی کێکی ئێستا ئەیبینن لێرە بۆی زیاتر شارەزاییم هەبێت ئەوانەشم بەخێو کردو کە زۆربەی ئەوانەی کە ئێستا لێران کاردیناڵەکەی لێ دەرچێت ئەمووی بێچووی خۆم و لێم گرتوون و ئەو ئەڵقانش کە لە قاچیان بە ناوی خۆمەیە و هەندێکیشیان بەشداریم پێکردوون ساڵی پێشوو لە پێشەنگا لە ئەڵمانیا. کاک سۆران ماڵی ماخۆلانی ئێمە شوێن بەخۆی ناگرێمە. بەڵێ زۆر سپاکە ئەو پرسیارەم کرد. ئەوە تێریی چێویە من نازانم ناوی چییە جۆرێکی لە ئەڵمانیا کێ بچووکترێکە بە سوتفە چوون بۆ ژێ پردەکە ئەم باڵندەیەم بینی کە ئەم فرۆش گیراوە لە کوردستانە بەتەنار خۆی بوو سێدانە بوو بەسەر ناوەستی وەستانشتی بەڵێ چکە ئەوە کێویە ئەوەی بۆ هێناویشمە بۆ ئێرە کە ئێمە کێشەکەمان لەوایە ئێمە چەند جۆرێ باڵندەی کێوی هەیە لەوانە بوو کە سوورە و ئەمەش من لەوە پێشنم بینیەوە کێسە خۆشحاڵانە ئیبینین لە کوردستانە ئێمە لە باتیەوەی هەوڵ بین ئەم جۆرە باڵندانە کە شوێنێکی پارێزراویان بۆ دروستکەین چکە ئەمانە کە برسیانە بیا شەوانە ئەچنە شوێنەوە چەند کەسێکە چن لەو کوانە دەریانێنن یا بێچویان دەرێنن و ئەمە ماڵی نابن کە ئەشی بیتە ماڵەوە زۆربیان ئەمرن وکو لە ناوە چنێنی ئێمە بەوریا مامەڵیان لەگەڵا بکرێن بە بەوریایش بکی زۆر زەحمەتە بژین لەبەرەوە وردە وردەوای لێ کەم ئەبنەوە ئێمە ینی بەداخەوە توان بڵین کوردستان
ئەگەر بچینە پارکەکانەوە ئەگەر بچین بە گشتی لە ماڵەوە لە چۆلەکەی داماوی شتێکی کە زیاتر نبینین ئەویش خەریکە نامێنێ ئێسەوای لێ هاتووە لە زێ شوێن ئەکرێ بە خواردن و ئەفرۆشرێت یا لە ماڵانەوە خەڵک ئەیخوات و ئەوە من کاتومەتەوە پێم وایە ئێمە هەوڵی ئەوە بین کەیتر کاتیاواتە سندیکایەکیش دروست کرێت بۆ ئەوەی سروشتی کوردستان پارێزرێ و کە ئەمە ژێشەکە لە ژینگە چکە ئەمە هەروە ناتوتە کوردستانەوە مێشەخوا مێشوو لە ئەخوا بۆ نەقلگرتنی گەرای بڵین تۆکان بڵین تۆوی گوڵ بۆ یەکتری و هەروەها جوانیش کە خوێندنی ئەمانە ئارامیەگەیا بە مێشک. زۆر باش کاک سۆران دواترین سەرۆی کە لە ئایندا بە تەمای چیت سندیکایە هەر کارێک ترەکە بەڕێوەی بەریت بەڵام ئەمێ بزانم بەو پێی کە تۆ دەروی وڵاتت دیوە هەندەرانت دیوە لەوێ چۆن مامەڵە لەگەڵم باڵندانە ئەگرێت بە بەراورد بەلای خۆمان بەڵێ لەوێ باڵندە بەخێوکردن خولیایە یعنی بە دەرەجە یەکەم ئونجا خۆشەویستیش بۆ باڵندە ئەوەی کە لەوێ ڕوئە کە من خۆم مناڵم هەبووە لەوێ کە مناڵێکم جار چاوی ئەکرێت یاکەم کتێب ئەکەوێتە بەردەستی ئیتر ئایا لە باخچەی ساوایان بێ یا لە قۆناغی سەرەتاییەوە بێ و بەرەو دواوە ئەوەی کە ئەخرێتە بەردەستی بە وێنە بێتریا بەنووسین باسی سروشت و باڵندە و گیان لە بەرەکا بەگشتی و تاشی ئەوێ وا پەروەردەکرێ هەر لە مناڵێەوە کە سروشت و باڵندە و گیان لەبەری خۆش بوێ چکە بە تاکیدی و کەسانەی کە باڵندەیان خۆشیە گیان لەبەر و بەزەیان پایەتەوە و خۆشیان ئەوێ بەرامبەر مرۆڤایەتی و وڵاتەکەشی و سروشتیشیان هەروە ئەبن و لەوێ ئەو کەسێک کە باڵندە بەخێوەکە ئەتوانم بڵێم پلێ بەرزترە لە ڕێزا لە کەسێک کە دکتۆر بێت لێ بۆ شوێ مامەڵیان لەگەڵ کە ئەمە شتێک نییە کە من بڵێن دروستی بکەم یا لە خۆمەوە بیڵێم چەند جار من کە بەشداری پێشنگام کردو کە خەڵێکیش بووم لەوێ وەکو کەسێکی خەڵکی ئەو وڵاتە نەبووم کە چوومەتە دایرەیەکەوە یا مەسەن بڵێن مۆزەفە لێ منی بینیوە کە لی پرسییم تۆ بە خێوکەری باڵندەکەی هەستم بۆ کردو کە ڕێزی زیاتر هەبووە بۆ ئەوەی کە تۆ کەسێکی بە خێوکەری باڵندەیت کەسێکی تایبەتە بێت لەو کاتە نرخێمانە چۆنە کاک سۆران ئەگەر کرێت باسیشان لێ ئەوکەی نرخیان باڵندانێسە بۆ نمونە ئەو پێم وا بێتەوە کەناری سەروان لەواچە گرانتر بێ یاخود دانێکت پێ بوو کە سوورەی پێڵەن چی پێڵەن ڕۆژەش لە پێشانگەکە خۆ دامەژت پێ لەواچەوان گران بێ بەڵێ ئێستا پرسیاری بڵێ نرخیان لەوێ سابتە لەوانەیە مەسە ئەمریکا یەکێک ئەچێتە پێشبڕچی و ئەکاتە ئاستی مۆندیال کاڵی مۆندیال ینی جیهانی یامە ئاستی ئەڵمانیا یا ئەوروپا هەر باڵندەیەک لەوانەیە 10 بۆ 20 ئۆیرۆ بڵین 50 ئۆیرۆش نرخی تیرەکانی جیاواز بێ لەگەڵ تیری خەڵکیکەیە بەڵام بەگشتی نرخی تیر لەوێ بڵین جێگرە بەڵام لە کوردستان کێشەی ئەوە هەیە کە لە پێشنگاکەشا چەند هاوڕێگاتن باسی ئەویان کرد لە کوردستانە سیر ئەوەیە ئەم ساڵ ئەو تێرە بای ملیۆنێکە ساڵێکی کە هەر عینەن تیر لە عینەن ڕەنگ ئەو بە ملیۆنەکە ئەویکیان بە 100,000 ساڵێکی کە ئەوی ینی شتەکە بازرگانی لێزە من تێناگەم لەوە چکە کە ئەمە کەناری سوور بێ ئەو کەناری مۆزاییک بێت ئەگە ئەم ساڵ بە 100,000 بێ بڵین یا بە $100 بێت مەفروض نییە ساڵێکی کە نرخی ببێ بە $500 ینی هیچ سەبەبێک نییە بۆ ئەم شتە چکە کەناری هەمووی یەک شتە و هەمووی کوێک زاوزی ئەکا و کە جۆری کەناریە توان بڵێم ئەم ڕگەشتە سەر و 500 جۆر ئەم ڕنگانی کە لەم باڵندانی توایە ڕەنگێکی ئەتوانین بڵێن تا ڕادێکی زۆر تایبەتن زۆر جوانە زۆر کراوەیە ئەم ڕنگانە تا ڕادێکی کەم لە لای خۆمان ئەم ڕنگانە بم شێوازحە دەرەکە لە باڵندەکان هۆکارچی هۆرمۆنت پێیاوەنیان چی ماوەڵێکیان لەگەڵاکرەوەمانەوە جوان دەچێت بەڵێ زۆربەی تێرەکان کەناریەکان بە تایبەتیشیان کە مۆزاییکەوەی کەیان سوورە لە کوردستان شتێکی پێڵن هۆرمۆن و خەڵکی زۆر بەهەڵە لەم شتە تێگەیشتووە هۆرمۆن بریتە لە چیە بریتە کە ئەو خواردنی کە ئێمەێنێ لە خواردنێکی چڕە لە بیتاکارۆتین بیتاکارۆتینیش خۆی کە پێگاتۆ لە ڤیتامین ئەی بڵین مادەیەکی سەرەکیەتیایە ڤیتامین ئەیش لە چەند ڕۆژێک و لە چەند میوەیەک و لە تەنانە لە خواردنی تێکەڵی کەناری شاخۆیە ڤیتامین ئەیتیایە کەرەوز و بیبەری سوور و چەوەنەر و ئەمانە هەمووی بیتاکارۆتینی تیا کە ڤیتامین ئەیە ئەو نسبەتەی کە لەوا هەیە چکە ڤیتامینی کەشی لەگەڵایە لێرە کە ئیتێ بۆ تێرا توانین بڵێن لە ساعت چواری ئەو تێرە ڕەنگی ئااتێت کە پێویستێتی ئەگەر ئێمە نسبەکە بە لە ساعت دەوەربگرین بەڵام ئەوان ئێستا لەوێ خواردنێکەیە کە لە مادەی سروشتی دروست ئەکرێت و هەنێ مادەی بڵین
بڵین دروستکراویشی تێکرێ بە نسبەتی لە ساعدا ئەو مادەیتیایە بەڵام ئەو بەس جیاوازیەکە ئەوەیە کە ئەشیبین لە ڕەنگەکانە ئەو نسبەتەیەکە لێرە لە ساعت 4 سوورە لە بەرەوەی کەرەوز و بڵین هەتاویش کە ڤیتامین ئێ بە کەناری و بە باڵندەیکە چکە هەرچ باڵندەیەکی کە نەگەر کەناریسە و کاردیناڵی کە سوورە و لە تەبیعەتیش لە سروش تاخۆی وایە داینێ و بیخرە شوێنێکەوە بەس دانێکی بەرێک کە هیچ مادەیەکی بیتاکارۆتین کە ڤیتامین ئێتیان نەبێت ڕەنگی بۆ شێوەی دەرناچێت کە لە سروشتایە کاڵترە بێتەوە بەڵام ئەگە کەرەوز و بیبەری سوور و بڵین ئەوەی هەرچ شتێکە ڤیتامین ئێتیا بێتی ڕەنگەکەی تۆخە بێتەوە و پەڕەکەشی بریسکایارە بێ و جوان دەرەکەوێت باش تۆ لێ سەردانی زۆر شوێنە کردو کە لای خۆمانەڵی چۆنەڵی کڕین و فرۆشتنی باڵندەیتیا بەڵێ بە بەراورد بە ژێر پردەکەی لای خۆمان یاخود لە هەر شوێنێکی تر لە شاری هەولێر یاخود لە هەر شوێنێکی تر کە کڕین و فرۆشی باڵندەیتی ئاکرێ چۆنی بینیت ئەو جیاوازیە ناتوانێت باز کرێت بە تاکیدی چکە ئەم کارە کارێکی بڵین شارەوانیە شارەوانی ئەبێت ئەم ئیشە بکاتیانی ئەوەی کە لەو ژێر پردایە مەسەن بڵین لە شێخەوڵایە بڵین ببوورە لە هەولێر لە بازاڕی تێریتوری پێڕن لەوەیە گەنجێکە یا کەسێکە کە ئەوەی کە ئیفرۆشێت و ئەشی کڕێت ڕووە کاتە شوێنێک کە ئەوێت باڵندەیە بکرێت یا بیفرۆشێت ئەو شوێنێک کە هەیە ئەوێت هەیە خۆی بەڵام شارەوانی لەوێ ئێمە کە پێشنگایەکەکەینەوە یاخود کە بۆرسە ئەەکەینەوە بۆرسە لەوێ وای پێڵن کە ئەو شوێنەیە کە مانگی جارێکە دوو مانگ جارێکە یا هەفتانەیە کە تۆ ئەوە ئەەکەیتەوە بەشی ینی سەرەکی کە ئەبێت تۆ ئیجازەوەری بگری دایری بەیتەڕەیە ئەنجا ئەبێ بەلەدیێژ موافقەت کا بۆ ئەو شوێنە و ئەوان سەرپەرشتیاری ئەو شوێنن کە ئەبێ هەموو مەرجێکی ئەوی تیاابێت کە ئەو باڵندانی ئەچێتە ژوورەوە چێتە دەرەوە مەرجی تەندروستی تیابێت یعنی بەڕای من و وابزانام لە پێشنگاکەشە لەگەڵ زۆر کەسی کە شاباسمان کرد ئەبێت شوێنێ داب منرێت یا ئەوە تا ژێر پردەکە وا لێ بکرێت هەموو مەرجێکی تەندروستی تێدابێت یا ئەوە تا بێ شوێنە تەرخان بکرێت کە هەفتانە شوێنێک بێ بتوانین بە شێوەیەکی تەندروست خەڵک بچێتە ئەوێ نەکرد ئەوەش ئێمە با وکو بە سەراحەت قسە بکەین ژێ پردەکە و یا مەسەن بڵین لە هەولێر ئەوە شوێنیەوەنی عایلەیەک بچێ بیوێ تێرێ بکرێت لەبەر ئەوە شەکەمترین هەر ینی خۆمان کاتچینێ جاری وایە بە نیو سەعات دەمەتە نابڕی لەبەر قەرەباڵەکە ینی خەڵکێکی زۆر حەزی لەو ئارەزوەیە و مەفروزیشە وکوتم شارەوانی وتر ئەو کەسانەی کە پەیوەندیدارن بۆ شوێ ئەبێ ئەوان بیلەوە بکەنەوە شوێنێک تەرخان بکرێت بە هەموو مەرجێکی تەندروستی و پێداویستێکیەوە تا چەند تون ئاشنای دو نەخۆشیانی کە ئەمانە لاوانە لە وەرزی زستانە بە تایبەتی دووچاریان ببێت نەخۆشیەکانیان چۆن ئەمانە تووشی چیە بن دووچاری چێ بن خۆی گەورەترین کێشە باڵندە بۆ تووشی نەخۆشیە بێت کە هەر لە مرۆڤی شاکە ئەگەر مرۆڤێک مقاومەی نەبێت یا بڵین لەشی بەرگری نەبێت بەڵێ بەرگری نەبێت زوو تووشی نەخۆشیە بێت و تۆ ئێمە باڵندەیە بە خێوەکەین بە شێوەیەکی زانستی ئەبێ سێ مەرجەیە کە بۆی دابین بکەین کە مەرج یەکەم شت ئەوەیە کە خواردنی تەندروستی بێتێ بەپی ئەو قۆناغانەی کە پیا ئەڕوە دووەمین ئەو شوێنەی کە تیا ئاژی ینی بڵین دەرەجێ بڵین پلەی گەرمایە و شێ ئەبێ بە شێوەیەکی تەندروست بێت اینجا بڵین ڕووناکی زۆر زۆر دەوری هەیە ئەگەر ئەم سێشتە بە تەندروست بۆی دروستکەین زۆر بەکەمی تووشی نەخۆشی ئەبێت ئەمە لە دەرەجەی چەنە تا چەند ئەوە پرسیاری زۆر لەسرە باڵندە لە تا دەرەجەی ناقص 4 و 10 ئەتوانێ بژی تەنانەت کەناریش و بەڵگەشێ بڵین خۆم بڵاوم کرێتە لە یوتوبە بەڵام ئەوەیە ئەبێت تۆ خۆت ڕای بێنی وکو چۆن ئەو باڵندەیە لە سروشتا ینی بە شێوەیەکی بە قۆناغ ئەچێتە سەرما و گەرماوە بڵین جسمی بەو شێوە ڕایەت لەگەڵ ئەو گەرما و سەرمایانەك ئێمە ئەمڕۆ لە ژوورۆ داینێ سبێنێ بیبینێ دەرەوە و جێگە گۆڕچی پێ بکەین بڵێ ڕایە لەگەڵ یا و نەخۆشیش زۆر زوو ئەتوانین چارەسەری بکەین ئەگەر لە یەکەم ڕۆژەوە هەستمان پێکرد کە ئەوە زۆر زۆر گرنگە کوردستان بۆ پێی کە شوین سروشتێکی زۆر ئەتوانین تا ڕادەی بڵین زۆر جوانمانەیە زۆر گونجاومانەیە بۆ بەخێوکردنی زۆر لەو باڵندە و لەو ئاژەڵە ماڵیانی کێمە ئەمانێت بەخێویان کەین سروشتی کوردستان بۆ بەخێوکردنی باڵندە چۆنە گونجاو زۆر زۆر گونجایشەکە من لە ساڵی 1970 دەستم کردەوە پەروەردەکردنی کەناری بە تایبەتی و هەنێ باڵندی تریش پێش ئەوە باڵندەی جوانی بەگشتی
چەندەها کەسێک کە لەم شارە ئێستش لەو پێش ئێستش کە خۆشببختانە لە ژیانان مامۆستای ئێمە بوون هەر مامۆستاشمانە بن و وەختی خۆی کە من ئەو کاتە دەستم پێکرد لە هەموو عێراقەوە هاتن و کوێت و خلیجیش بڵین خلیجیش بەگشتی لە کوردستانەوە تێریانە برد بە تایبەتی شاری سلێمانی باڵندایانە برد و ئەیان برد بۆ ئەوێ و بۆ ئەوەی چکە ئاو هەوای گونجاوە بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئێمە منتیج نین بەرهەمێن نین ژمارەیەکی زۆر باڵندە لە ماوەی ئەم چەند ساڵی پێشووە هاتۆتە کوردستانەوە هەر بۆ نمونە لە کوردستانە ژمارەیەکی بێشمار کاسکۆ هەیە کە هەمومان ئەیناسین بەڵام تا ئێستا ئێمە منتیج نین یعنی کەم کەسێک کە توانێتی بەرهەمی لێبێنێت لە کاتێکا کاسکۆ یەکێکە لەو باڵندانەی کە زۆر بە ئاسانی بەرهەمەیەنرێت من نیوام وایە کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم سندیکایە و کە من وەکو هاندەرێک کە باسی یەکەم بەڵام بەتەکیدی خەڵکی کە زۆر دەوری ئەبێ و بەبێ ئەوانیش ناکرێت و لەوانەیە زۆر کەسێکە بێ لە منیش دەوری زیاتر هەبێت بتوانین لە ڕێگەی و سندیکایە و کۆمەڵشتی زۆر هەیە ئێمە بیکەین کە یەکێ لەوانە ئەڵقەیە کە هەرێکێ لەو تێرانە لە قاچیاتی هی ئەڵمانیایە هیوادارم لە داهاتوو ئێمە بە ناوی کوردستانەوە بەشداری مۆندیال بکەین بە باڵندەکانمان زۆر باشە باسی ئەوەت کرد کە بەتەمان ڕێکخراوێک یاخود سندیکایەک دروست بکەن بۆ ئەوەی کە بتوانن هەموو کەسانی ئارەزومەندی بەخێوکردنی باڵندەن لەو سندیکایە کۆبنەوەنێ پرۆژێ و سندیکایە چۆنە پرۆژەیەکی زۆر زۆر ئاسانە زۆر ئاسانە تا بڵێ بەمەرجێک ئەگەر ئێمە هەمومان یا ئەو کەسانی چەند کەسێکی شارەزا هاوکۆک بینەوەی کە ئەم سندیکایە دروست بکەین و دروستبوونی سندیکات چەند سوودی هەیە بۆ بەخێوکەر و چەند سوودیە بۆ باڵندەکەژەوەنش سوودی هەیە بۆ ئەو دوکانانەی کە تیر ئەفرۆشن چون ئەگەر ئێمە بێت و ئێمە وا لە سلێمانی بکەین بیگەینە ئاستێکە سووریا تا ئێستا نێردەری یەکەمی هەموو وەتانی عەرەبیە بۆ باڵندە بەگشتی و کەناری بە تایبەتی و زۆر جۆری تریش ئێرانیش بەڵام ئێمە زیاتر باسی سووریاکەین بۆ وڵاتانی عەرەبی سووریا بەبوونی ئەم کێشەی کە هیانە بەداخەوە باڵندەی زۆریان لە دەزا و هاتۆتە دەرەوە بەڕای من ئێستا کوردستان ئەوەیە کە ئیتر ئێمە ببین بە پێشڕەوی هەموو بەخێوکەرانی باڵندە بەگشتی و بەرهەمهێنیش بین و سندیکایەکیشمانە بێ کە سندیکایەک بێت لە ناو دەست پێشخەری هەموو نەکەر عێراق بین وەتانی عەرەبیش بین بۆ هیوای نێمەش کە لایەندا بە پێچوانەوە گەوی کە ئێمە چاوەڕێوە بین لە وڵاتانی ترەوە بۆ ماوەی وڵاتانی تر چاوەڕێوە بن ئێمە باڵندەیان بۆ بنێن کاک سۆران ئەگە بکرێت بە کورتی باس لە ناو و جۆری ئەم باڵندانم کە کێسە ناو سوودای ئامادەی بۆ نمونە ئەمەی یەکەمیان ئەمان چی پێ ئەڵێن ئەتوانم سەیرام کەم چکن ئەوە کەناری مۆزایکی سووری پێوەێت کەناری مۆزایکی سوور کە لێرە باسی هۆرمۆنەکرێت ئەم کەناریە مۆزایک سوورە لەگەڵ ئەو کەناریە سوورە بەیەکەوە لێ قەفەزان قەفەزێکی گەورەیە بەیەکەوە ئاینە خواردنیان ئەدرێتێ ئاینەن ئەو مادەیانێتێ کە سوور ئەبێت بەڵام لەبەروی جیناتی سووربوون و سوورنەبوونی تر پەیوەندی بە جیناتی ویراسیەوە هەیە بڵێن کە لە باوک و باپیرەوە بۆی ئەمێنێتەوە تەنها خۆن لای خۆمانەڵی باوانەوە لە باوانەوە بڵێ بەس دەموچاوی هەنێ شوێنی سوورە بێ و ئەوی کەی بەسپێتی ئەمێنێتەوە یعنی ئێسامان بەس دەموچایی سوورە ئەمە نێرە یەکانی هەر لە بێبێتشێتی کە پەڕیان لێ دێت ئەزانی کامەوە نێرە و مێ چکە ئەو ناوچە سوورانەی کاڵترێکە زۆر بەداخۆ نەمتوانی بێنوتم ژمارەکە زۆرە بێت ئەمەش کاردیناڵە ئەمە ڕۆژاگەم لێ لە پێشنگەکەمە سەرنجی زۆر کەسی ڕاکێشا بوو جیاوازی ئەمە چییە؟ جیاوازی نیە هیچ هەمووی ئەمانی کە لێرە هەمووی باڵندەیە و هەرێکە و تایبەتمەندی خۆی هەیە ئەمە کاردیناڵە و ئافلانکاتۆنی ژەیە لەسەری دەنگی زۆر خۆشە لە ئەمریکاژی و تیرێکە خۆشیە لە تەبیعا ڕێنی سوورە بۆ گوتم ئەگەر لە قەفەزی شا دروست کرێ ئەگەر بیتاکارەوتی نا ڤیتامین ئەی بۆ دابین نەکەی ڕێنگەکەی کاڵترە بێ سوشتا هەیە ئەمە ینی نێرە بەس ئەوانە هەمووی ناومەکە لێرە ئەمە دەنگێکی خۆشی دەنگێکی زۆر خۆشی هەیە ئەمەش بەڵێ ئەمەش زێبرایە خۆی زێبران فینچی پێڵێن ستاندەردە کە پێی ئەڵی ستاندەر ینی ئەتوانی بەمە بەشداری مۆندیال و بەڵێن پێشبەرچی پێ بکەیت چکە دایمە ستاندەرد ئەوەیە کە لە
ئەسلی ئەمە بڵین کە هاتووە لە ئوسترالی پێڵێن زێبرای ئوسترالی پێڵم بچووکە بەڵام ئەمەی تر تەتەوری پێکراوە بڵین پەری پیرا و گەورە کراوە حەجەکەی ئێستا پێڵەن ستاندەر ئەمە گەورە نابێ گەورەتر ئەبێت بەڵام بە وکو چۆنەڵی بەشکڵ بەو شێوەی ئەمێنێتەوە و ئەوە نێرەکەوی مێکیشم نێناوە زۆر باشە دەستخۆش ئەی ئەم سەوزان بەڵێ ئێمە بڵێ تۆزلەوە پێشڕی خوێن جۆم نەدانی بوو بەڵێ دەنگیشی زۆر خۆشە ئێمە هیچێک لەو ئامانجانەی کە هێمانەکە لە سندیکاگە ئەگەر لە داهاتوە بتوانین نەمزانانی نامایکێکمان بۆ بەس بۆی وازەحتر جۆمان لە سەوتەکەی ئێمە ناوی زۆر باڵندەیە نایزانین چکە ژمارەیەکی بێشمار باڵندە هەیە ئەمە چی بوو ئەمە پێی ئەڵەن هەر پەپەگای پێڵەن چکە شێوی پەپەگای هەیە و سەری سوورە پێڵەن ئەتوانین بڵین پەپەگای سەرسووری جۆڵدیان ینی فنشە چکە لە ئایلەی فنشە بەس ئەمە ڕەنگی زۆر تۆخ و جوانەکان ئەو ڕەنگی تابیعی ئەمە هیچ شتێکی نەیراوەتێت تەنها بیتاکارۆتینەکەی لە دانەکەی وەرگرتووە کە دانێکی تابیعیە ئەمە ژێکێکە لەوانی کە شوێن بەخۆی ناگرێت بەڵێ بەس بەڕای من لەوانەیە ئێسەمان بڵی لەوی کە جوانتریش بێت ئەمە تۆزەش ڕشتیە چێتەوە سەر تاوز کاکسەر ئەوە لەسەرەوە نەوبینیشینەکەی جوانە ئەمەش هەر لە عینە فەسیلەیە ئەمیش پێی ئەوترێت پەپەگای سێ ڕەنگەی ئەمادینێ بڵێن داوای لە بوردەکەم ئەگەر ناوەکان نەتوانخۆی چکە سێ ڕەنگی هەیە سێ ڕەنگەمە بەڵێ شین و سەوز و سوور ئەمەیان زۆر فەقیرەوە فەقیر نیە بەس نازانم لێرە بۆ فەقیر وەستاوێت ئەوە پێڵەن سیسکن ڕەنێکی زۆر تایبەتیە کاکسۆرە بەڵێ دەنگیشی زۆر خۆشە ئەمە باوشی کەناری سوور و مۆزاییکە بە هەموو جۆرەکانیەوە کەناری سووریش کە چەند جۆری هەیە هەمووی باوچیانە پێڵێ سیسکنی فەنزویلی پێڵێن بەڵێ فەنزویلی سوور ئەمە لە بڵین لە دارستانەکانی فەنزوێلە ئەژی ئەمی شەر عینەشتە لە فەنزوێلە ئەو شوێنی کە تیاژی دراستەیە کە ئەو شوێنی تیاتی بیتاکارەتنی زۆر تیا لەبەر ڕەنگەکەی سووری جوانە ڕۆنێکی زۆر جوانیە بەڵێ دەستە خۆش بە کاکسۆران ئەگەر پێ دانیشتەوە ببورە ئێستا تۆ بە شێوەیەکی گشتی بەدایمی هاتوویتەوە بە کوردستان و بەتەمای لێرە نیشتە جێبی ئەم پێشانگایی کە کردەوە لە چۆن ڕۆژی ڕابردووە بەتەمایت بە شێوەیەکی گەورەتر بیکەیتەوەنەوە بوو وەک لە پێشانگاکای بینیمان تۆ لێ هەر تەنها باڵندە نمایش نەکرد بۆ خواردن بوو دەرمان بوو پرۆتین بوو کۆمەڵە شتی تر بوو نمایشت کرد بوو بەتەمای پێشانگای بە گەورەتر بیکەیتەوە بۆی کە هەم باڵندەی زیاتر نمایشکەی و هەم ئەو خواردن و پرۆتین و دەرمانانی لەلاتە بە شێوکی باشتریش نمایشکی بەڵێ من بۆ ماوەی 6 ساڵە بێت 900 بابەتم هەیە لەسەر باڵندەی نەک بابەتی ئاسایی بابەت کە توانیمە بە شێوەیەکی کەمیا زۆر لە ئاستی وەتانی عەرەبیە 900 بابەت نووسی تا یا خۆت نووسیمەوە بە جەودی شخصی خۆم سێ کتێبیشم دەست پێ کردووە هیچیان تقریبا بەس بە عەرەبی دەستم پێ کرد خۆم عەرەبیەکەم باش نییە لیژنێک لە چەند برادرێک لە ئەردەن وتیان ئێمە پیاچوونەوە ئەکەین بۆ ئەو کتێبە بۆ زمانە عەرەبیەکەی بەڵام لە قۆناغی کاوازم هێ ناوتم بە کوردی نووسم باوان تەرجمەیکەن بۆ عەرەبی ئێستا بەتەمای بەنیازی بە کوردی لەسەر چییە باسی چێگە لەسەر کتێبی کردمان بە سێ بەشەوە بەشێکەمان وا دانا کە بە شێوەیەکی گشتی کە کەسێک لە یەکەم ڕۆژەوە لەسەر کەناریە کتێبەکە کە کەناریە کرێت چۆن هەڵوێستی هەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکات هەتا ئەو کاتێک وەکو پرۆفیشنەڵ لە کۆتایە بەس بە شێوەیەکی گشتی دوو بەشەکەی تر خۆی سێ جۆر کەناری هەیە بڵێنی دەنگ و ڕەنگ و شێوە واماندانا بوو کە کتێبێکیان بە تایبەتی بۆ کەناری ڕنگ دانێت چکە کەناری ڕنگ تقریبا 400 ڕەنگە ئەوی کەش بۆ کەناری شکڵ و کەناری دەنگ کە هەوڵی ئەوە بین کتێبێک بێ بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵ و لە ئاستێکی بەرزابێت ینی تۆ بەتەمای نووسینی سێ کتێبی لە ئێستا لە بەرنامە تا سێ کتێب بنووسی بەتەما بووم ئێستا وازم لێنا و تا سەنە چوومەتەوە سەری بە زووترین کات سەری بەش